نەخۆشخانە میهرەبانی نەخۆشخانە میهرەبانی چەند جورێت نازۆرە هەنە دەست خۆش بێ وڵا ئێمە طبعاً ئینشاءالله لە دەستمان پێکردووە تازە لە نەخۆشخانەی میهرەبانی ئێمە بە دوو قۆناغدا تێدەپەڕین قۆناغی یەکەم شتێکی سەرەتایە ئێمە ئێستا نازووری گەدە و قۆڵۆن و بەشێکی باش لە چارەسەریەکانیش هەیە وەکو دیاریکردن و تەشخیصی و چارەسەری بەشێکی باش بەس هەمووینە بەڵام لە قۆناغی داهاتوو ئێمە لە بەرنامەماندایە هەموو جۆرەکانی دیاریکردنی با بڵێن نەخۆشی واتە تەشخیصی هەموو جۆرەکانی چارەسەرکردن لەوێ وەکو سنتەرێکی گەورە بکەینەوە و هەروەها بەڕاستی ئێمە خاڵێکی گرنگ هەیە لەو سنتەرە بڕیارمانداوە ئینشاءالله زۆر گرنگی بە کوالیتی لەگەڵ نرخی گونجام بدەین ینی نرخەکە ئێمە ناتوانین بڵین بەلاش هەرزانی لەبەرەوەی ئەمەش مەصرفی هەیە کولفەی هەموو شتێ بەڵام نرخێکی گونجاو دەتوانین بڵین ئەو شەیە و دەتوانین بڵین کوالیتیەکی بەرز بە دووشت یەکەم بە هەڵبژاردننی ئامێری زۆر پێشکەوتوو چکە ئەوە کوالیتیت بەرز دەکاتن دووەمیان بە هەڵبژاردننی پزیشکی پسپۆر یان کارمەندی لێهاتوو لەو بوارە چکە تۆ ئەگەر ئامێرت هەبێ کارمەند و پزیشکی پسپۆر و بەتوانات نەبێ کوالیتیت بەرز نابێ و ئەگەر ئەوانەشت هەبێ ئامێری بڵین پێشکەوتوت نەبێ دیسان کوالیتیت بەرز نابێ فەئینشاءڵڵا ئێمە لە قۆناغی داهاتوو پاشی چەند مانگی دیکە ئینشاءڵڵا دەتوانم بڵێم هەموو جۆرەکانی بە چارەسەر و بە دەستنیشانکردن وەکو سنتەرێکی گەورە بە نرخێکی گونجاو و کوالیتیی بەرز دەکەینەوە ئینشاءڵڵا.